ساڵتان لێ بم کاتتان باش بینەر و بیسەرە خۆشەویستەکارم خۆشحاڵم کە پرۆگرامێکی نوێتان پێشکەش دەکەم و میوانێکی نوێ و بابەت و باسێکی نوێ ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سیروان محەممەد کە پسپۆری هەناویە بۆ ڕۆژێکی تایبەت کە لە جیهاندا تیشکی دەخرێتە سەر ئەویش کە ڕۆژی نەخۆشیەکانی تایبەت بەجگەرن یاخود بەکچەوەیکی گشتی هۆشیارکردنەوە دەربارەی ئەو ئەندامە گرنگی جەستەمان کە زیاتر دکتۆر بەپێی پسپۆڕەکانیان بەپێی ئەزمموی چەند ساڵە بەرکەوتنیان لەگەڵ نەخۆشان دەربارەی ئەم ڕۆژ و تایبەتمەندیەکانی و گرنگی زانینمان قسەمان بۆ دەکات. دکتۆر زۆر بەخێر بێ، خۆشحاڵم لێرە دەتبینم. زۆر سپاس بۆ جەنابتان. دکتۆر پێش پرۆگرامیش هەندێک زانیاری زۆر باشم جەنابتان وەرگرت دەربارەی نەخۆشی جگەر یاخود سەرەتا دەمەوەکو ئەو ئەندامە گرنگەی ژەستەی مرۆڤ پرسیارت لێ بکەم. جگەر تایبەتمەندی و گرنگەکەی تا چ ئاستێکە کە مرۆڤ دەبێت بە ئاگا بێ لەو نیعمەتە گەورەی خۆی گەورە پێیداوە؟ بەڵێ بەنای خۆی بەخشندە و میهرەبان پێشێکی سوپاسانەکەم بۆ بانکردن بۆ بەرنامەیە ئیشەڵا هەوڵین ئەوەی کە زانیاری پێویست بیگەێنی بە هاوڵاتیان بەنسبەت جگەر گرنگی جگەریش خۆی ئەگەر بین لەشی مرۆڤ سیرکەین 5 ئەندامی گرنگی تێدا هەیە کە بەبێ ئەو ئەندامانە ناژین پێوترێ ڤایتال ئۆرگان یعنی ئەزوو حەیویەکان زیندەیەکان بەبێ ئەوانە ناتوانانی بژی. بۆ نمونە جگەر یەکێکیانە، دڵ، سیەکان، مێشک لەگەڵ گورچیلە. ئەم 5 ئەندامە ناتوانیت بەبێ ئەوەی ئەگەر ئەم لە لەشتانە بێ ناتوانانی بژی. بۆ نەوەی کە گورچیلەی پەکیەکەوێ گورچیلی سنایی بۆ دانیان زەرعی گورچیلێ بێ بۆ بکەن، ئەوەی کە جگەری پەکیەکەوێ ئەبێ زەرعی جگەر بکە و هەروەها بۆ دڵیش عینەشت بۆ سیەکانیش. بەنسبەت گرنگی ئەندامە ئەم ئەندامانە کە ئەوە گرنگن لە جیهانە ڕۆژیان بۆ داناون، ڕۆژ بۆ زۆر نەخۆشی باوتریش دانراوە، بەڵام بە تایبەتی گرنگی بم ئەندامانە دراون کە پێوترێ ئەندامە زیندەیەکان یان ڤایتال ئۆرگانەکان. جگەر گرنگی زۆرە چونکە ئێمە گەربین کاری جگەر سیرکەین لە لەشمانە زۆر ئیشمان بۆ کار لە مەسلەی زیندەپاڵ و مەسلەی دروستکردنی پرۆتینەکان، ڤیتامینەکان، چاوریەکان، چەندەها ڕێکخەری دەرمان کە لە لەشایەتە لەشمانە پاکردنەوەی دەرمان، تەنقیە، ڤیتامینات، یارمەتی هەرسەیە زەرداوی جگەر دروستەکە و کە زەرداوی زرا ئەچێتە زراوە و خواردنە چاوریەکانمان بۆ هەضمەکە و چەندەها کاری گرنگی تر. لەبەر ئەوە گرنگیەکی زۆری پێدراوە و ئەبێ ئێمە پارێزگاری لێ بکەین. هەموو کەسێکە بێ وشیار بێت هەر شتێت بەکارهێنرێت، هەر کارێکی کە ئایا زەرەری بۆ ئەندامەکانی لەشی نییە، بە تایبەتی ئەو شتانی کە وەریەگرین بۆ جگەر و گورچیلە. هەر ئینێک دەرمانێکیان خۆراکێکە هەزمکردنی خۆراک و ئەم شتانە یارمەتی بە یارمەتی جگەر و پەنکریاسە، ڕیخۆڵەکان و معیدە بەتەنیا ناتوانین. لەبەرەوە بێ هەم لە دەرمان هەم لە خواردن بزانین شتە تەندروستەکان هەڵبژێرین. ئەمانە گرنگی ئەمانە و پێما بێ زۆر زیاتریشە، بەڵام دەمەوێت بڵێم بۆچی ئەو ڕۆژە دانراوە کاری سەرەکی ئەوەی کە لە جیهاندا ڕۆژێک تایبەت کراوە بە هۆشیارکردنەوە لەبارەی چی و بەپێی ساڵ پەیامەکان دەگۆڕێن؟ هۆشیارکردنەوە کە زیاتر بۆ نەخۆشیە ڤایرۆسیەکانە، بە تایبەتی ڤایرۆسی جگەر. ڤایرۆسی جگەر چونکە نەخۆشیەیە کە بڵاو بێتەوە چەندها جۆرمان هەیە ئەی و بی و سی و دی و ئی. بۆ نمونە بی و سیەکە بە خوێن و بە دەرزی و گواستنەوەی خوێن و کاری سێکسی و ئەمانەوە نەقڵە بێ. ئەی و یەکەش بە خۆراک پیسبوون بە خۆراک بە ڤایرۆسەکە لە نەخۆشێکەوە کە لە ڕێی پیسایەوە ئەچێتە ئەگەر دەست نەشوا و شتێک تێکەڵ بە خواردنی و خەڵک توش بێ. لەبەرەوە وشیاریەکە بۆ ئەوەیە ئاگامان لە نەخۆشیەکە بێت، چونکە زۆر جار نەخۆشیەکان بە تایبەتی ڤایرۆسی بیوسی ئەوانی کە درێژخایەن هەوکردنی جگەری درێژخایەنەکەن نیشانیان نییە، زۆر جار نیشانیان نییە و ئەشبنە هۆی هەوکردنی جگەری درێژخایەن و بە مۆمبوونی جگەر و لە ئەخیر مەرحەلەیە لە قۆناغی دوایە ئەبێ بەهۆی شێرپەنجەی جگەر. لەبەرەوە وشیاریەکە زۆر پێویستە بە تایبەتی بۆ ڤایرۆسەکان و هەروەها بۆ کحولیەکان. هۆکارێکی تری سەرەکی هەوکردنی جگەر مادە کحولیەکانە کە ئەمیش وشیارێکی زۆری ئەوێ. وەختی خۆی ئاینوت مادەی کحولی لە ڕۆژێکە یونتێک بۆ ئافرەت و 2 یونت یعنی بە حسابین بێت بۆ پیاو کێشە نییە. بەڵام آخر بەحث لە بریتانیا کرا لە 2022
ئەڵێ هەر کەمیەتێک لە کحول بەکار بێنیت کەم بێ کاریگەری لەسەر جگەر هەیە و لەسەر مەترسی بۆ دڵ و بۆ مردن و بۆ هەموو هۆکارەکان لەبەرەوە ئێستا دەرکەوتووە کە کحولیش ئەم یەکێکە لە هۆکارەکان هۆکاری یەکتر لە ئەوانەی کە هەوکردنی جگەر ڕۆژی گیانی جگەر چوری جگەرە ئەمەش یەکێکە لەوانەی کە ئێستا نزیک بۆ تۆ لەوە عینەن هۆکار وەکو ڤایرۆس و وەکو کحولەکە بۆ کاریگەری لەسەر جگەر و چوری جگەر کە زۆر کەس پێی نازانێت ئێستا وەکو بۆمبێکی موقوت وایە نەخۆش پێی نازانێت تەنها بینێت تۆزە قەڵەوە دوای سیرەکەی لە مەرحەلەیەکە دەرەکەوێت کە جگەر بە مۆمیابوون دروست بۆ ئەنج گەشتۆتە لای دکتۆر لەبەرەوە ئەمەش وشیاریەوێت ئەبێ پشکنین بکرێت پێشوەخت ئەوانەی کە کێشیان زۆرە پشکنینی سۆنەر بکەن بۆ نمونە زان چوری جگەریان هەیە مەرحەلەیەکە دووە ئەگەر هەر زۆر بوو چون بۆ فایبرۆسکانە کرێت زان چەندی بووە بە ڕیشاڵ و لەگەڵەوەی فەحسی جگەر بزان هەوکردنی جگەری تایانە بۆ منە ALT و AST و ئەنزیمەکانی جگەرە زەردووی و لەبەر ئەوە یان جگەر لەبەر ئەم شتانی کە باسمان کرد دەرمان زۆر دەرمان بەکاردێت بە ناشارەزایی ئەبێتە هۆی هەوکردنی جگەر لەبەرەوە وشیارێکی جیهانی پێویستە بۆ ڕۆژێکیان بۆ داناوە وەکو ڕۆژی هەوکردنی جگەر بەڵێ دەربارەی چوری جگەر تایبەترە بە چەند پرسیارێکی بکەم چونکە یەکێکە لەو بابەتانی زۆر بڵاوە لە ناو خەڵکی ئێمەشە و خەڵکانێکی زۆر ئەوانەی کە نەخۆشیە درێژخانەکانی وەکو شەکرە و زەختیان هەیە پێما بێ ئەوانیش زۆر بەردەوام پێویستیان بەوەیە کە دەرمان بخۆن دژی چوریەکان چوری جگەر و ئەو جۆرە چوریانی کە لە تێستی خوێن دەرەکەوێت لە سۆنەرەکان دەرەکەی جیاوازیان چییە بۆ نەخۆش چۆن دەتوانێت ئاگداری چوری خۆی بێ بە تایبەت کە بەڕێستان ئاماژەتان بۆیەدا کە هیچ نیشانەیەک ئازارێکی نییە لە لای نەخۆشکە پێشوەختە بزانێت بەڵێ خۆی کاڵێن چوری جگەر بۆی ڕوونکردنەوە بۆ هاوڵاتیان کاڵین چوری جگەر مەبەستمان چوری نیشتوو لەسەر جگەر کە بە سۆنەر دەرەکەوێت ئەمە چوری جگەری پێڵن بەڵام چوریەک لە ناو خوێنایە چوری سیانی خەڵک هەر فێر بووە پێوترێ ئەڵەمە چوری جگەرەکەی پێڵن ئەمە شەر نییە جاری وایە چوری سیانی لە خوێنە بەرزە بەڵام لە جگەرە نەنیشتووە ئەو کاتە ناتوانین بڵێن ئەمە چوری جگەر بەس ناوەکەی وایە ئەوە چارەسەر وەرەگرێ و چوری ناو خوێنەکەی تراگلیسایدەکەی دابەزێنێت بە چارەسەر و تاوە بەڵام کە وتمان چوری جگەر چوری نیشتوو لە جگەر یعنی ئەو چوری کە لەسەر جگەر نیشتووە ئێمە خۆمان نەزانین هەموو هەر کەسێک کە کێشی زیاب بکات چوری لە ژێر پێستیە نیشێ بەڵام ئەو ئەندامانی ناو لەشمان هەناویەکان جگەر و پەنکریاسوانە ئەگەر چوریەکە زۆر بێ شەرنی هەر تەنها لە ژێر پێست بنیشێ لە جگەرە نیشێ لە پەنکریاسە نیشێ لە ئەدرینال گلاند گلاندی سەر گورچیلەکان لە هەموو ناوسک شەرنیە دەکەرەوە کە نیشت چوریەکە ئەگەر ڕێژەکەی زۆر بوو ناڵێ خانەکانی جگەر ئیشی خۆیان بکەن بۆیە ئەبێتە هۆی هەوکردنی جگەر ئەوسا پیانەوت نەن ئەلکۆلی ستیاتۆی پەتایس ئەوانی کە مەشروبیشیان ناخوات سێران کرد ئەو ڕێژەی چوری هەوکردنیان لە جگەریان ئایا نانزانی هۆکارەکە چێ دوایی بۆیان دەرکەوت ئەمە چوریە ئێستا ناوەکە لەوە شۆ گۆڕاوە بووە بە مێتابۆلیک ئەسۆشیێتد ستیاتۆی پەتایس پێوترێ ماش ینی کە زیندەپاڵی لە شتێک چووە بە تایبەتیوانی کە شەکرە زەخت چوریەکانی خوێنیشیان بەرزە لەگەڵیا و وەزنیان هەیە و جوڵیان کەمە و کەمەریان پانەوانە ئەم حاڵەتە یان چوری ورگیان زۆرە ئەمانە کە لە جگەری شانانیشێت بێتە هۆی هەوکردنی خانەکانی جگەر ئەگەر دێشخایان بێت و زوو چارەسەری نەکا و بۆ نمونە چەندها قەڵەو نییە چەندها نەخۆشەیە تەنها شەکرێ هەیە و زائیفش چوری جگەری هەیە ئەنە دەرمانی تر هەیە لەبەرەوە ئەمە مێتابۆلیزمە بۆ شارکردنەوەی خەڵکی و نەخۆشەکان وەک پسپۆڕێک بەڕێزت ئامۆژگاری خەڵکی دەکەی بۆی کە بیەوێ بزانێت چوری جگەری هەیە یان نا تەنیا لە ڕێگەی سۆنەرەوە دەتوانرێت بەمە بزانرێ پشت بە تێستی خوێنەکە نەبەسترێت سۆنەرێکی باش بەڵێ و چوری خوێنەکەشی لەگەڵا بکات بەڵام کە چوریەکە بە سۆنەرەکە دەرکەوت و ڕێژەی زۆر بوو ئەبێ بچێتە مەرحەلەی دوای ئەوە فایبرۆسکان و ئیلاستۆگرافی هەیە فحسی متەتەورترە کە جیازێکی تایبەتە چەند سپۆرێکی بەڕێز لە سلێمانی هەیەە کە تایبەتە بە چوری جگەر چەند ڕێژەی ڕیشالبوونی فایبەرەکانی جگەر ئەوانەی کە چوری التیابی کردو چەند خانەیەک دوای بن بە ڕیشاڵ ئەو فایبرۆسکانە ڕێژەکەمان پێڵێ و پێمانەڵێ چەند مەترسی تەشەمۆعیان کە پێوترێ بە مۆمبوونی جگەر و لە چ مەرحەلەیەکە چونکە زۆر جار نیشانی نییە و
نەخۆش بە سوودفەیەت فەحسەکەی بۆکەین کانێری سیرەکەین بۆ بە سرۆسز یان تەشەممە. بەڵێ قسەیەکی زۆر باو هەیە لە ناو خەڵکیدا دەربارەی نەخۆشیەکانی جگەر یان با بڵێن چاوری جگەر بە شوێکی سەرەتایی دەوترێت جگەر ئەندامێکی زۆر چالاک و زیندوە خۆی زیندوو دەکاتەوە بەس کەمێک وەرزشی لەگەڵ بکە پێویست ناکات زۆر نیگەرانی بی ئەگەر چاوری شێبێ بەڕێستان وەکو پسپۆرێک لەو بوارە و بە ئاگابوون و لە ڕۆژێکی ئاوا تایبەت کە بە وشیارکردنەوەیە هەمان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەیتەوە ینی بە تەنیا پشت بە وەرزشکردنێک ببەستن و تەواو بۆ ئەوەی کە چاوری هەیە. بەڵێ خۆی نابێت ئێمە بڵین کەشگەرمان توانای خۆ دروستکردنەوەی هەیە ئیتر ئێمەش باوەسی خۆمان دەرمان بەکاربێنین قەڵەو بینگوی هەموو ئەندامێکی لەش هەوڵەیە خۆی ڕاگرێت بەڵام کە زۆر بوو بۆ نمونە ئەگەر تۆزێت چاوری جگەرە هەبێ نەخۆشی هەر پێی نازانێت 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵی شایەتە هیچیشی لە جگەری نەکردووە بەڵام کە گەشتە ڕێژەیەک ئازێتی خانەکانیە ئەو خانانەی کە خۆیان دروستەکەنەوە بەقەر ئەوانە نین کە ئەفەوتێن لەبەرەوە ئەو ڕێژەیە ئەو بەڵانسەکە تێک چوو جگەرەکە فریان ناکەی خۆی دروستکاتەوە ئەبێتەوەی پەککەوتنی کەیتر مەرحەلەی درێژخایانی پێڵێن هەوکردنی درێژخایانی جگەر و مەرحەلی دوایەوە تەشەمموعی جگەر دوای ئەوە ژەگەرە چارەسەر نەکرێ ئەبێ بە شێرپەنجەی جگەر کە زۆربیان چ لە کحولە توش بوو بێ چ لە ڤایرۆس و توش بوو بێ هەوکردنی جگەرەکە لە هەر کامێکیانوە چ لە چاوریە بوو بێ کە بوو بە درێژخایان هەوکردنی درێژخایانی جگەر و بەمۆم بوون دوایی ئەم عقدانی کە دیا دروستە بن ئەبن بە عقدەی سەرەتانی و ینی شێرپەنجەی بەڵام وەکو سەرەتا خۆلاوازکردن و وەرزشکردنەکە یارمەتی دەرە وەرزش ینی بۆ هەموو ئەندامی لەش پێویستە بەڵام تۆ بۆن مناکە ڤایرۆسێ یای لە جگەرە وەرزشتەنیاوەکو چاوریەکەیە پێشەوەی چاوری جگەر تەنها بە وەرزش نابێت چاوری جگەر ئەبێ ڕێژەی ئەو زەلامە بزانین بارستایی لەش و وەزنەکەی چەنە بە دیماس ئیندێکسی بۆ کەم زانین چەنە خۆی کە یەکێک گەڵین کێشی زیای هەیە بیەمایەکەی ئەنە و کە کۆیەکە وەزن لەسەر باڵا بە مەتر دووجا لە 25 تێ پەڕیتان نزیکی سی ئەمە ئۆڤەروەیتە هەتا 25 بۆ 25 ئاتیادی ئەو ڕێژەیە تا ئەوە کێشی زیایە لە 25 بۆ سی لە سی زیاتر بوو ئەوە دەرەجەیەکی قەڵەوی لە 35 زیاتر بوو دەرەجە دوی قەڵەوی لە 40 زیاتر بوو وەرزترین ڕێژەی قەڵەوی مۆربید ئۆبیستی یعنی آخر دەرەجەی قەڵەوی و مەترسیدارترینیانە لەبەرەوە تۆ ئەگەر نەخۆشەکە لە مەرحەلەی بواری سێمی قەڵەویا بێت تەنها وەرزش هیچ فریای ناکەوێت جاری وایە وەرزشی شێوێ دەرمانەکانی شێوێ جاری وایە گەینەوە عملیاتی بڕینی گەدە یان دەرمانەکان بەکارێنێت دەرمانی مۆنجارۆ هەیە ئۆزەمپیک هەیە ئەنوان دەرمان ئەمانەی کە بۆ خۆ کێشاوەزاندن لە ناو خەڵکیە باون ئەمانە بەشێکن لە چارەسەریش بەڵێ بەشێک لە چارەسەر چونکە وەزنی زیایەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی توش بوون بە چاوری جگەر و هەوکردنی جگەر. دکتۆر ئەو چارەسەرانەی بۆ خۆلاوازکردن هەیە لە ناوی ئەم دەرمانە پزیشکە پیشەسازیانەی کە هەیە و لەگەڵ هەندێک لە بابەتی ئەتوانین بڵین خۆڕسک و ڕۆکی کە هەن بەڵام دوجار وەکو خۆلاوازکردنن چارەسەرەکەی ئەوان لە لاوازبوونی کەسەکە یاخود یارمەتیدانی ئەم دەرمانانەیە بۆ خودی ئەندامی جگەر خۆی هەر دەرمانەیە بەکارێنی کە چاوری لەشی کەم کردیتەوە چاوری جگەریش کەمەکاتەوە خۆی هەدەفەکە چییە؟ دابەزاننی کێشەکەیە کە کێشەکە دابەزی زۆر جار نەخۆش هەیە شەکرەشیە بووە زەختیشیە بووە چاوریشی بەرز بووە کە عملیاتی مائیدەکەی کردووە یان دەرمانەکانی بەکارەناوە و 25 کیلۆ 30 کیلۆ کێشی دابەزیوە شەکرەکەی باش بووە کۆنتترۆل بوو زۆر جار دەرمانی نەویستووە بەس پارێزی ویستووە زەختەکەی باشتر بووە چاوریەکانی دابەزیوە لەشی ئیسراحەتتر بووە مشکلەی ساوفان و مشکلەکانی تر خەو پرخەی خەو زۆر شتە بۆ چارەسەرەکە کێشی زیای ئێستا قەڵەوی نەبووە نەوترێت سیفەت ئێستا نەخۆشیە پێوترێن نەخۆشی قەڵەوی نەک ئەمە قەڵەوە ئەوە تەبیعیەوە زەعیفە سیفەت نەما لە سیفەت دەرچووە بووە بە نەخۆشی باشە کەواتە اینجا بەشی سەرەتای پرۆگرامەکەم زۆر لەسەر بابەتی جگەر و چاوری و کێشەکانی قسەمان کرد اینجا دەبێت دەربارەی کوتانەکانی جگەر قسەم بۆ بکەیت دکتۆر کە هەر لە منداڵیەوە کاتێکە منداڵ لەدایک دەبێت ئەمە دەزانین کوتانی تایبەت هەیە و هەتاوەکو تەمەنی گەورە بوون و تەنانەت لە کاتی وەرگرتنی هەندێک لە پسپۆڕیەکانی هەندێک لە پزیشکەکان کوتانیان هەیە لە هەندێک حاڵەتدا بە شوێکی گشتگیر و کۆکراوەی ئەگەر یا بەو پۆلێنەی ئێوە هەتانە لە جیهانی پزیشکیدا
ئەم کوتانانە چین چۆنن و کەی بەکاردێن بەڵێ خۆی کوتان ئێستا ئێمە کوتان دژی ڤایرۆسمان هەیە بەڵێ لە مەسەلەی جگەرە بەڵێ ئێستا لە بەکتریاکانە دژی سیلمان هەیە و شتی ترمان هەیە بەڵام کوتان دژی ڤایرۆسمان هەیە لە 1992 دەست پێکرا بە کوتان دوای کە دۆزرایەوە کوتانەکە دەستکراوە بە کوتان عادەتەن لە پێشە کوتان بۆ ئەوانە کرا کە لە گروپی مەترسیان پێڵێ بۆ نمونەوانی کە لە نەخۆشخانەی شەکەن لە عملیاتی شەکەن دکتۆری ددانەکان دکتۆری کسوور هەموو پزیشکێکای بە پزیشک مەزەمیدەکان ئەوانەی ئیشی مختبەراتەکەن ئەوانەی کە ئەمانە کە بەرکەوتن ڕاستۆخۆ بەر لەگەڵ خوێن لە نەخۆش وەرەگرێ ئەمە بەرکەوتی نەخۆشن گروپی مەترسی پێڵێن یان ئەوانەی سێکشواڵ ئەوەی لە سێکسۆ دروستە بێ بۆ نمونە بە تایبەتیمە لە ئەوروپا زۆرتە نێر و نێر ئەمە زۆر مەترسیە و پەیوەندی بەوە هەیە ڤایرۆسەکە لە نێر بۆ نێر زیاتر نەقڵە بێ ئەمە هەموو ناعسێکسەکان نەقلیەکە بەس بە تایبەتی لەوێ نێر و نێر ئەمە گروپی مەترسین گروپی ترمان هەیە ئەوانەی خوێن وەرەگرن ئەوانەی لە مختبەراتی خوێنی شەکەن و خوێن لە خەڵک وەرەگرن و یان ئەوانەی کە خوێنیان بۆ گوازن ئێستا هەموو خوێنێک ئەبێ فەحس بکرێ ئەمانە گروپن ئەم گروپە خەڵکانش ئەبێ بکوترن ئەگەر دایکێک نەخۆشی ڤایرۆسەکەی هەبێ دووگیان بێ لە سانەوە مناڵەکەی تووشە بێ لەبەرەوە نەقلبوون بۆ مناڵەکە زۆر زۆرە لەبەرەوە هەموو مناڵێک ئێستا نەگەوانی کە دایکیان هێتی هەموو مناڵێک ئێستا خراوەوە گروپانەوە کە کوتانیان بۆ کرێ یەکسەر کە لە دایکە بێ لە ڕۆژ یەکەمە کوتانی ڤایرۆسی بی جورعی یەکەم وەرەگرێ دوای 4 هەفتە جورعی دووەم لە دوای 4 مانگ بۆ 6 مانگ جورعی سێم وەرەگرێ یعنی بە 3 جورعی بە 1 جورعە نییە کوتانەکە ئەبێ ئەگینا یەک دانە بکەی ئیسفادەی نییە ناڕوە چونکە کوتانەکان ئەوانەی کە خۆشیانە کوتن ئەم 3 جورعەیە وەرەگرن دوای 10 ساڵ ئەبێ ئیمونیتەکان بۆ بکەین زاین دابەزیوە ئەگەر دابەزی بێ و ئەم هەر لە شوێنێکی خستخانەی ئیشکا ئەبێ بۆی تازەکەینەوە بوستەر دۆز هەیە جورعی تەقویە لەبەر ئەوە ئەمانش کەواتە کوتان ئێستا لە مناڵی لە دایک بۆگرێتەوە ئەنی کە تازە لە دایکە بوون ئەبێ گروپی مەترسیەکان ئەوانەی کە دەرمانی ئین بەکارێن ئەوانە زۆر مەترسین گروپێکی مەترسین کە تووشە بن ئەوانی سرنجە گۆڕنەوە و دەرمانی بێخۆشکەر بەکارێن ئەوانەی لەناو ئارایشگا و ئەو شوێنانە کارەکەن ئەوانە چی ئەوانەی کە ئیشیان لەگەڵ دەرزی و گوێزان و هەندێک بابەتی بڵێ هەر گروپێک تۆ گروپی چارەسەرکان پزیشکە گرێتەوەوانی دکتۆری پێست ئەوانی کە تەجمیل ئەوانی کە بەکاری هێنن هەر گروپێک سرنج و هین بەکار هاتیایە ئەمانە گروپی مەترسی پێڵێن ئەبێ ئەمانە WHO هەڵساوە بە وەشیارکردنەوەی خەڵک بۆ کەمکردنەوەی چکە تۆ ئەگەر وشیارکردنەوەکە بکە ئەم بەرنامانی داناوە چارەسەر تێستکردنی خوێنەکان وشیارکردنەوەی خەڵک لقاح بە دەرەجە یەکەم بۆ 2030 ئەم کەم بێتەوە چونکە ئێستا حالیان 304 ملیۆن لە جیهاندا ئەناڵێنێ بە ڤایرۆسی بیوسیەوە بیەکە کوتانی هەیە سینیەتی لەبەرەوە ئەم کوتانە ڕێژەیەکی زۆری کەمەکاتەوە ئەوانەی تووشە بن بۆ چەند ساڵی داهاتوو ئەگەر وانە بێت بۆی ئێستا حالیان مردن بە ڤایرۆسی بیوسی ساڵانە 1,300,000 ئەڵێ ئەگەر چارەسەر نەکرێ بۆ 2030 ئەبێ بە 2,800,000 ڤایرۆسی جگەر لە جەستەی مرۆڤەکە خۆی دەگۆڕێت بەرەو پێشتر بچێت بێ بە ڤێرژنێکی تر یاخود با بڵام ورتر ڤایرۆسی بی دەبێتە ڤایرۆسی سی نەخێر ڤایرۆس ناوێ بەسی بی ناوێ بەسی بەڵام ئێستا ئێمە کە باسی کوتانەکەین کوتان بۆ سی نیمانە باش تەنها بۆ بی هەمانە تەنها ئەو کەسە خۆی بەختی خۆی چ جۆرە ڤایرۆسێکی توش بەڵێ بی و هەبێت لە ساعت 10 بۆ 20 ئەبێ بە مزمین لە ساعت 80 بۆ 90 خۆی چاکە بێت بە عیلاجەکە جۆری سی مەترسیدارترینیانە چونکە لە ساعت 80 ئەبێ بە مزمین و هیچ چارەسەرێکی لقاحی نییە تەنها چارەسەری کیمیائینەکان بە دەرمانەکان بەکارێنن ڕیباڤیرین و چەندەها چارەسەر هەیە تینۆڤیر ئەوانە بەکارێنن دەرمانە گرانیشە و زمانیش نییە تۆشی نیە ئەستا بینە سەر بابەتی خۆپارێزی بۆ ژیانێکی سەلامەت و کەسێک کە دوورە لە نەخۆشی زۆر هەنگاوت بۆ باسکردین ینی بە کۆی گشتیەوانە هۆکاری سەلامەتی بوون بەڵام ئەوەی کە گرنگە بۆ هەر تاکێک بیزانێ بۆ خۆی بۆ خێزانێکی بۆ مناڵەکەی چییە لێرەیە لەم کاتەیە پسپۆڕان بە تایبەت کەسانی وکو جەنابەت کە پسپۆڕی هەناوی و تایبەت لەسەر ئەندامی جگەر ئەو ئامۆژگاریە گرنگە چیە هەمووان بیزانن بەڵێ خۆی خۆپاراستن
باشتر لە چارەسەرکردن بەڵێ لە هەموو جیهانە ئەم شتە هەر هەیە و ئەمە شتێک نییە من ئێمە دامان نابێ کاڵین ڤایرۆس ئەبێ شێوازی نەقلبوونەکەی بزانین ئێمە کە زانیمان لە خوێن و بەرکەوتن و ئەمانەوە کەواتە تۆ ئەبێ یەکەم شت ئەوەیە لەم شتانەیە خۆت پارێزی ئەگەر دکتۆرێکی ئەبێ دەستکێش بەکاربیێنی ئەبێ ئەگەر لێ بێ لە کاتی سرنج بەکارهێنانە بەڕێک ئێستا ئێمە نەخۆشمان هەیە دکتۆرمان هەیە کە بەرکەوتووە لە کاتی ئینەکان نەخۆشەکە ڤایرۆسی بی هەبووە کە وشتێتی سەحبی خوێن کایان ئاو لە ناوسکی دەرکە ئەسایتی پێڵێن بەرخۆی کەوتووە لەم کاتانەیە ئەبێ خێرا خۆی پاراستنەوە ئەبێ بچێت هایپەرئەمینین گلۆبلین هەیە لەگەڵ لقاح یەکسەر هەردووکیە کات کە ئەمە نسبەیەکی باشیان ئەپارێزەیە بەڵام زەمان نییە چکە تۆ ئەمە کە توش بووی لەبەرەوە خۆپاراستن لە کاتی پرۆسیجەرەکانە یەکێکی تر لە سیفاتەکانی ڤایرۆسی بی و سی ئەوەیە کە لەوانەیە نەچنە جگەر تەنها هەڵگر بن پێوترێ کاری ئەستەی ئەمە مەترسیدارترینیانە لەبەرەوە کە یەکێک ئەو ڤایرۆسی هەبێت بۆ نمونە ئەگەر لە خێزانێکە پیاوەکەیان ژنەکە کە هەی بێ گەورەترین شت خۆپاراستنە ینی خۆپاراستنی خێزانەکە بەڵام ئەگەر هەڵگر بێ و لە جگەریشیانە بێت تێستێک هەیە بزانی بە چ تەستێک ئەزاندرێت کەم کەسە هەڵگرە بەڵێ ڤایرال لۆدی بۆکەی بزانین چەنە فاسێکەیە ڤایرال لۆدی بێ بزان کەمیەتی ڤایرۆس بە دیئەنەی بکرێ لە خوێنەکەیا و دوای چەند ڕۆژێ دەرەچێ نەتیجەکەی کە ئەگەر چەند سە هەزار زیاتر بێت بۆ نمونە ئەوە ینی ئینفێکشێسە بڵاوێ کاتەوە بەبێ ئەوەی خۆی یەک نیشانی هەبێ بەڵام ئەو هۆکارە چیەکەوا لە کەسێکەکە ئەم جۆرە تێستە بکات دکتۆرە سەبانمونە من ینی چۆن لە چ کاتێکە پێویستەکە بیر لەوە بکەینەوە کە بە شوەیەکی گشتی بزانم هەڵگرم خۆی لە کاتی خێزان دروستکردنە بەڵێ خۆی ئۆتۆماتیکی تێستەکە کرێ بۆ هەموو کەسێکرێ خۆشبەختانە لای ئێمە هەیە لای ئێمە لە کوردستان و لە عێراق هەر کوتانی مناڵ هەیە خۆپاراستنەکان هەن بەڵام تۆ چاوەڕی نیشانەبی هەنێک کەس هەیە نیشانی نییە بەڵام کە یەکێ تووشی ڤایرۆسە بێ بە تایبەتی بی و سی ئەمانن کە زۆربیان نیشانیان هەیە لە پێشە دوایە بن بە هەڵگر لەبەرەوە تۆ بێ متابعیان کەیت ینی تۆ چاودێریان کەیت تا بە تەواتی چاکەبنەوە دواییش هەر تستی بۆ بکەی بزانی بە تەواتی چاو بۆ تۆ چونکە ئەگەر ڤایرۆسەکە بچێتە جگەر ئەوە زەر دەبێ نەخۆشەکە چاوی زەر دەبێ پێستی زەر دەبێ بێهێزە بێ ئیشتیهای نامێنێ و ینی هەوکردنی جگەرەکە ڕووبا لای ڕاستی ێشێت ڕەنگی میزەکەی تۆختۆخە بێتەوە ئەمانە ینی کە هەوکردنی جگەر ئەنزیمەکانی جگەر بە فەحز بەرزە بنەوە کەواتە ئەمە چۆتە جگەر بەڵام ئەوەی کە دوایی ئەبێ بە هەڵگرسەی فاسی جگەرەکەیەکەی هەمووی نۆرماڵە زەردویی نییە ئەنجا بێ زەردوی جێکەینەوە زەردوی زەربوونی پێست بە تەنیا پێی ناوترێ زەردوی ئەبێ سپێنی چاویشی لەگەڵا بێ ئەنجانی ئەمە بیلیروبین بەرز بۆ تۆ چکێسە ئەوانی کە جێزەر زۆرە خۆن یان ئەوانەی کە غۆدەی تەمەڵیان هەیە تۆزێ پێستیان زەر دەبێتەوە بە نەتیجەی بەرزبوونەوەی کارۆتین ئەو معنایەوە نییە کە زەردویان هەیە ئەوە بەس پێستیان زەرد بووە بەڵام ئێمە کە سپێنی چاو زەرد بوو ئەوە یان فرێنلەمی زمان ئەو کاتە پێوترێ زەردووی لەبەرەوە خۆپاراستنەکە ئەبێ ئەوانی کە توش بوون خۆیان و کەس خەڵکیش پارێزن لە خۆیان کە لەوانەیە ئەوەی نەخۆشەی کە ڤایرۆسی بی هەیە یان سی هەیە بە کەس نەڵێت لەبەرەوە بێ مرۆڤ ئاگادار بێ لە هەموو شتەکانە لە خوێنوەرگرتن لە موادی ڕیشتاشین بەکاربێنان لە ماڵەوە هی کەس بەکارنێنرێ دەرزی کەس بەکارێنرێ ینی ئەبێ ئەمان هەمووی فڵچەی حتا فڵچەی ددان فڵچەی ددان و ئەو شتانی کە بەکارێنی لە ماڵەوە نابێت هی خەڵک بەکاربێت لە پەرداخی یەکترا هەرچەنە ڤایرۆسی ئەی و یەکە بە خواردن و بە ئاو بە هینەکان نەقڵە بێ بەڵام ڤایرۆسی بیسیش تیانە هەیە ئەینەشت بەمانە نەقڵ لەبەرۆ پاکوتەمیزی ینی وریابوون لە سێکس و ئەم شتانە خوێن وەرگرتن مختبەرەکان ئاگا لێ تاکید بن ئەو خوێنەیە کە ئێوە نەک هەڵە بڕوە ئەوانی کە ئیشی جەراح و ئیشی سرنج و خوێن وەرگرتن و مختبەرات و ئەبێ زۆر وریابن و پاکوتەمیزی ڕاگرن و دەستکێش بەکاربێنن و ئەو دکتۆری ددانەکان چونکە ئێستا خۆشبەختانە هەموو نەخۆشیێکی ددان کاچێتە لای دکتۆر چکەیتر نابێت دەبێت دکتۆر بیان بینێ و فەحسی ڤایرۆسی جگەریان
پێبێ. ڕاستە دکتۆر جا من بەشی کۆتاییم بۆ مناڵەکان هەڵگرت بوو لە کۆتایی هەر دەمەوێت ئەوەندە لەسەر نەخۆشیەکانی جگەر بۆ مناڵان و بەتایبەت بابەتی زەردووی زۆربەی مناڵانەی کە لە دایک دەبن زۆریان ینی دەبیستین تووشی ئەوە دەبێت و لە ڕووی چارەسەرەوە هەندێک جۆر چارەسەر دەبیستین بۆ نمونە بە ڕووناکی تیشکێکی ڕەنگێکی جیاواز دانانی بەردێکی جۆرێکی جیاواز ئەمە بە کۆکراوەی باسی ئەوشم بۆ بکەی زەردووی مناڵان چییە لەم جۆرانەیەکە هەر لە گەورەبوو ناتوش ئەبێ و ئەو چارەسەرانەش چین کە لە کۆنەوە باسکرا بەڵێ پرسیارێکی زۆر بەجێ چونکە ئەبێ جیایکەینەوە ئەوەی کە لە دایکە بێت و یەکەم ڕۆژ بەتایبەت یەکەم ڕۆژ تووشی زەردوویە ئەبێ ئەمە پێوترێ شیبوونەوەی خوێن یعنی ئێمە زەردووی بە هەر هۆکارێک بەرز بێتەوە بیلیروبین دوو نوعمانەیە دایرێکت و دایرێکتەکە زیاتر هی نەخۆشی جگەرە این دایرێکتەکە زیاتر هی شیبوونەوەی خوێنە زیاتر بۆیە ئەمانەی کە لە دایکە بن و زەردوویەکان بەرز بێتەوە زەردوویەکان هیچ جگەریان نییە زەردوویەکان هیچ شیبوونەوەی خوێنە هیچ شیبوونەوەی خوێنە ئەنتیبۆدی هەیە لە دایکەکەەوە نەقل بۆتەوە مناڵەکە کە دژی پیا کردووە و ئەوانەی کە گروپی خوێنەکانیان دایکەکە نێگەتیڤ مناڵەکە پۆزتیڤە خوێن گۆرکێ لە کاتی لە دایکبوونەکە ڕوە و ئەمە کە گەڕێتەوە بۆ مناڵەکە ئەبێتەوەی شیبوونەوەی خوێنەکەی ئەمە تیشکە کە بەکارێنرێ بۆ کەمکردنەوەی ئەو تیشکێکی تایبەت ئەمە تیشکی ئەو هینانە نییە ئەوە لە نەخۆشخانەکانی مناڵانە هەیە ئەو زەردوویە کەمەکاتەوە و بێجگە لەوانەیە خوێن گۆڕکێ بێ ینی خوێنی دەرکەن خوێنتری تێ بکەن ئەکسچێنج ترانسیژنی پێڵێن ئەگەر زۆر تونگ بێت زەردوویەکە بە زۆربیان چاکە بنەوە بەسە بێ ئەوە برێنە نەخۆشخانە بەڵام ئەگەر لە دووەم ڕۆژەوە بێ هەموو کەسێک لەوانەیە لەو مناڵیە تۆزێ شیبوونەوەی خوێنی کەمە بێت تۆزێ زەر دەبێت بەڵام چاکە بێت بەڵام مەترسی داترینیان یەکەم ڕۆژە و چارەسەرەکەی ئەبێ یەکسەر دایکەکە بیبا بۆ نەخۆشخانە دەربارەی و چارەسەرانی کە خەڵکی لە دەرەوە لە ماڵی خۆیان دەیکەن بۆ نمونە گڵۆپێکی ڕەنگی زەردە بەردێکی شینە ئەمانە تا چەند بۆی مەترسی هەیە ئەگەر پشت بەمە ببەسترێ زانستی نییە و ینی ئیسفادەی نییە و لەوانە زەرەریشی هەبێ بۆ چاو بۆ عینی مناڵەکە بەڵام ئەوەی کە لە نەخۆشخانەکانە هەیە و زانستیە و چونکە جۆرێکی جیاوازە لە لایت دکتۆر سیروان زۆر خۆشحاڵ بووم و زۆر سوودمان بینی لە زانێرەکانی هیوادارم بینەرە بەڕێزەکانیشم بە هەمان شێوە بوون و دڵنیام کە هەموو وەڵامەکانی بەڕێز دکتۆر زانیاری بوون هەر لە خۆیاندا تێڕوانینێکی قوڵ بوون بۆی ئێمە چۆن بتوانین خۆپارێزیمان هەبێت تێگەیشتنمان هەبێ بۆ ئەم ئەندامە گرنگەی جەستە و چۆن بیپارێزین کە خۆشمان دەپارێزین و تەنها دەوروبەریشمان پارێزین هیوادارم ئێوە سوودتان لە بینی بێ و بەڕێز دکتۆریش هیوادارم پرۆگرامەکەت بەدڵ بوو بێ و ئەوەی پێویست بووێ باس کرد بێ و ئەگەر شتێک مابێت من کاتی کۆتایی دەدەمە جەنابتان دەستان خۆش بێنە وەڵا زۆر بەرنامێکی بەسوود بوو بۆ هاوڵاتیان هیوادارم هەموو کەس بتوانێت خۆی پارێزێ و ئەم ئەندامە گرنگەی لەش کە زۆر ناسکە واسەیری مەکەن خۆی دروستەکاتەوە بەڵام لە پڕیش پەکی ئەکەوێت چونکە هەنێ جار هەر بە ڤایرۆسەکە لە سایەکیان ئەبن بە پەککەوتن و فەڵمەنەنتی پەتایتە جۆرێکە لە هەوکردنی جگەر مەڵێ زەردوویە گرێ و قەیناکە چاکە بێتەوە و جاری وای بۆیان بر سەر چنار یان بر ماسییان پیشانەیە یان موریشین ڕاستە زۆربیان چاکە بنەوە بەڵام ئەبێ لەو کاتەیە کە تووشی هەوکردنی جگەرەکە بێ چاودێری بکەینەوەکو زیاد بکات و بێتەوەی مەترسی لەسەر ژیانی چکە لە سایەکیان مەترسی مردنی تیا هەیە و هیوادارم هەموو کە سەلامت بێ لەم نەخۆشیان دەستان خۆش بێ ئەوش سەلامت بن هیوای کاتێکی خۆش بۆ بینەران